بڵاوت لەبێت ئەو تایانەی ئێستا لە بازاڕە هەن جۆر و کوالێتەکانیان تا چەند باشن و پێویستە چەندی جارێک هاوڵاتیان تای ئۆتۆمبیلەکانیان بگۆڕن. سەرەتا بەخێر بێن. وڵایی جۆری کوالێتی تایەکان عادەتەن براندمان کەمە، ئەوەشی هەبێت خەڵک نایکڕێ، عادەتەن شتی بازاڕیە. ئیتر هەیە ساڵێکە بڕەکە، هەیە 2 ساڵ بڕەکە، خۆی ساڵ و 2 ساڵەکەی لاقی بڕۆشتنەوە هەیە بۆ نمونە تا 20,000 ڕۆی لەسەر هەیە 25,000 ڕۆی هەیە 15,000 ڕۆی هەیە لە 10,000 پەکیەکە. بە کوردیەکەی شتی ئێستا ئەکسەرێتی تایی بازار هەمووی سینیە، ئەکسەرێتی براندەکان و باشەکان زۆر 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 لەم کاتەیە کەم سەرفە بێت. چاودێریەکان لەسەر بازاڕی ئێوە چییە؟ تا چەند چاودێریتان لەسەر لەلایەن حکوومەتەوە کە بزانە ئەو تانەی کە کوالێتیان نزمای خۆت خراپن نەیەڵێ بێتە بازاڕ؟ هیچ کوالەتی شووامان نییە، هیچ کوالەتی شووامان نییە. سەر لەم ماوەیە لەبەر خاتری هەر گومرێک لە بەندەر عەباسە کە دابەزە تایەشیان قسە ناو 2 تایە، یعنی لەبەر ئەوەی حاوەیەک بۆ نمونە 450 جووت تایە بارەکە ئەبوو بە 900 جووت تایە. ئیتر ئەم تایە ئەیان قسە ناو تایشکەوە ئاهاتیش دوای لە بەغا هێنیانەوە دەریانە کردەوە، ئەنجا نەقلیانە کردەوە. لە زەرەرەکەی ئەوەیە ئەو تایە ناوەڕۆکی ناو تایەکە خۆی هەمووی تەبعەکەی یەکرێ، ئەنجا هەروەها بێتەوە کوالێتەکەی نزمەکە تایە بخێتە ناو تایەکەوە بە چەند ڕۆژ ئەمێنێتەوە لەبەرەوەی نرخەکەی هەرزانتر کەوێت. هەر ئەوەی هیچیکە نییە. ئەگەری نییە سیمەکانی بچڕێت لە ناوە سیم نابچڕێ، بەس شتێکاڵێ کە پیشەیە شتی کە وەکو نازم چۆن نمونەیەکە بۆ بێنمەوە شتەکە ئەپیشەیە دوای ساغەکە و ئیسفادەی لێ ناکە. بەڵام گرنگەوەی دوکانارەکەڵە شتەکەی من هەرزانە، بەڵام ئایا هەرزانەکەی لەکوێوە سەرچاواگرێ؟ ئەوە کێشەکەی. ئەگەر ئەو تایە کوالێتێکی خراپێت تا چەند کار لە تەواوی ئۆتۆمبیلەکە کات یاخود کار لەسەر ویلەکەیەکە کە ڕاستەوخۆ ڕەبتە بە تایەکەوە؟ وەڵا کوالێتی تایەکە ئەوەیە بۆ نمونە هەنێ تایە هەیە کێشەکەی ئەوەی نایزانێ خەتی خارجیەکە سەیرەکەی 140 ڕ 160 ڕ هەرچەندەگە ڕ بەپێی سورعەتەکەیە سێگەی کوالێتەکە ئەو قووەتەی نییە کە ئەو قووەتەی نییە تایەکە دوور بێخوای ئەتەقێ کە ئەشتەقێ زەرەرەیە لە ئۆتۆمبیلەکە زەرەرەیە لە شۆفێرەکە سەرەرەیە لە جادۆبان لە بەرامبەرەکەی ئەمە کێشەکەیە. هەنی زۆربەی تایەکانمان ئێستا هەیە سەوتی جادە دەرەکە کێشەکەی وێ خەڵک ئەمە نازانێ یا تایەکە سەیرەکەی وەزنەکەی بۆ نمونە تایەیەکی 15 ئەبێ بۆ نمونە 10 کیلۆ بێ. ئەمان کە لە سینەوەیە لەبەر موادەکەیاتی تاجرەکە خۆی کە ئەیەنێ ئەیکا بە 8 کیلۆ، یعنی کولی تایە 2 کیلۆ کەتانەکەی ئەو کەتانی کە لەم تایە هەیە بڵێ لەم مەسافە هەیە ئەوە لیدەرەکە کە لیدەرەکە دوای ئەوە ئەو شۆفێرەی کە تایەکە کڕێ سەیرەکەی و ئیسفادی لێ ناگەڵە تایەکە گوپیە تایەکەم لە قەراغ و قلیشە تایەکەم وەڵا تەقی ئەمە هۆکارەکەیەتی هیچیکە نییە. هاوڵاتی چۆن بزانێت یاخود چۆن بتوانێت تایەکی باش بۆ ئۆتۆمبیلەکەی لە بازاڕ هەڵبژێنێت؟ وەڵا ئەکسەرێت ئێستا هاوڵاتەکان عامەتەن وای لێ هاتووە خۆیان نەزانن شتەکانە هیچی باش نییە، یعنی لە چاو خۆیە ئەو شتە باشانە نیە لە چاو خۆیە لەبەری براندەکە زۆر زۆرە. ئیمڕۆ شەڕی هەرزانیە.